سلااوان لێ بێت دیارە لیژ ناوبەشەکانی قایمەقامەتی قەزای ناوەندی سۆران لە بەردەوامی ئەو کار و چالاکیانە لە نێو بازاڕی سۆران ئەنجامیەدەن دەستیان بەسەر دەیان تۆن کەلوپەلی ماوە بەسەرچوو داگرتووە کە ئێستا لەسەر ڕێگای سۆران ڕواندز کە ئەو شوێنە ماوەی چەند ساڵێک کە تەرخان کراوە بۆ کۆی ئەو پاشماوانەی لە قەزا و ناحیەکانی سنووری دارەی سربەخۆی سۆران لەلایەن کۆمپانیای ئەو کۆمپانیانەی کە لێرە ئەرچی خانکردنەوەی شارەکان و گوند و قەزا و ناحیەکانیان لە ئەستۆدایە کەلوپەلەکان ڕۆژانە دەهێنرێتە ئێرە لێرە ئەو کەلوپەلانە دائەندرێن و ژێرخۆڵەکرێن کە لێرەش تیمێک هەیە بۆ ژێرخاکردنی ئەو کەلوپەلانەی کە لیژنەکانی ئابووری دەستیان بەسەر دائەگرن و لێرە دەهێنرێن بۆ ئەوەی کە لە نێو ببرێن. ئەوەش لە کاتێکدای کە ئیدارەی سۆران خاوەنی 6 قەزا و چەندین ناحیە و چەند گوندێکیش کە شارەوانیان لێیە تا ئێستا کارگەی ڕیسایکلین دروست نەکراوە بەو پێی ئێستاش سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵ سەرۆکی حکوومەت قسەی لەسەر ئەم بابەتە کردووە کە بابەتی کارگەی ڕیسایکلین ئەم ساڵە کاری لەسەر دەکرێت بۆ ئەوەی کە ئیدارەی سەربەخۆی سۆران ڕزگاری بێت لە پاشماوەی ئەم زبل و خاشاکە کە ڕۆژانە لیژنە هاوبەشەکانی قایمەقامێت یاخود بەڕێوەبەراتی ناحیەکان سەردان و بەسەرکردنەوە لە شەو ڕۆژیان خستۆتە سەریەک لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان سەردانی شوێنە گشتیەکان و بازار و مینی مارکێتەکان دەکەن و ئەوەی ئێستاش کە بینیتان کە لیژنەی قایمەقامەتی قەزای ناوەندی سۆران لە لیژنەی پۆلیس، ئاسایش، ڤێتەرنەری، چاودێری بازرگانی و هەموو ئەو لایەنانەی پەیوەستن بە لیژنەی ئابووری ڕۆژانە لە قایمەقامەتی قەزای ناوەندی سۆران دەرچوونیان هەیە و دەست بەسەر کەلوپەلی ماوە بەسەرچوو دەگرن. لێرە ئەندامی ئەو لیژنەیە هەیە کە پاشکەمێکی تر لێرە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی کۆی ئەو داتا و جۆری کەلوپەلەکان دەخاتە ڕوو کە دەستیان بەسەر چەند تۆن کەلوپەلی ماوە بەسەرچوو داگرتووە لەگەڵمان بن. هاوبەشەکانی قامەتی قەزای سۆران کە پێک هات بووین لە نوێنەرایەتی ئەو بنکانەی تەندروستی، ڤێتێرنەری، گەشت و گوزار، شارەوانی و هەروەها ئامار و چەند بنکەیەکی تر و ئاماری 6 مانگی ڕابردوومان کە بۆ لە ناوبردننی کەلوپەلی ماوە بەسەرچوو بریتە لە 25 تەند ماوەی بەسەرچوو و دەرچوونیشمان 683 دەرچوونمان هەبوو، پێبژاردنمان 47 لە شوێن کردووە. کۆی گشتی پێبژاردنمان 4,305,000 دینارە، بڵێ نامەشمان بە 3 شوێن پڕ کردوتەوە و هەروەها ئاماری دەرچوونمان بۆ 1 ساڵ بریتە لە 1329 شوێن، پێبژاردنمان 170 شوێن لە 170 شوێنمان کردووە. کۆی گشتی پێبژاردنیش بۆ 1 ساڵ 13,730,000 و بەڵێن نامەش 133 شوێنمان پێپڕ کردوتەوە. زۆری ئەو کەلوپەلانە چینەوە ئەو ماوانێک کە دەستیان بەسەرداجیوە بریتە لە هەموو جۆرە شتێک.